لەگەڵ دەرسی 16 بین لە زنجیرە دەرسی دیدڕوونی. ئەمڕۆ باسی بڕگەی 20 مەکەین کە هەموو ڕێساکانی جیهادی لە خۆ گرتووە ئەم زنجیرەیە. ئەمەش بڕگەی ئەخیریانە یا ڕێسای ئەخیریانە کە باسیەکەین. ڕێسایەکی زۆر زۆر کاریگەرە، زۆر گرنگە، زۆر زەروریشەکە، وەکو حەقیقەتێکی مطلق، واتە بێڕادە و سنوور و بڕ و ئەوانە لە مێشکی ئینسانی مسلمانە بچەسبێ. ئەویش ئەوەیە کە سەرکەوتن هەر لە خواوەیە. خوای گەورە فەرمێ وەمە النەصر إلا من عند الله. ئابەم شێوازە لە ئالی عیمرانە لە ئەنفالە تکرارە بنەوە، واتە کە سەرکەوتن تەنها لە خوای گەورەوەیە. یعنی سەرکەوتن نییە ئیلا ئەوە نەبێت لە خوای پەروەردگارەوە هەیە. هەرچەند بیکەین بە کوردی هەر نابێتەوە بە شێوازە عەرەبیە بەلاغیە بە قووەتەکە، چونکە ئەم ئاەتە لە ڕووی زمانەوانیەوە بەهێزترین شێوازی حەسری تایە. حەسر واتە معناکان هەمووی ئاوە گیر دراوە. هەموو باسێکی دوای ما لە مستەسناکە هەیە، چونکە ما بۆ نەفیە ئیلا بۆ ئیستیسنایە. یعنی هیچ جۆرە سەرکەوتنێک، هیچ جۆرە زاڵبوونێک، هیچ جۆرە دەسەڵاتداریەک بە هیچ شێواز و چۆنیەتیەک سەرکەوتن لە غەیری خواوە نایە. تەنها خوای پەروەردگارە سەرکەوتنەکە بەدەست ئەوە و ئەو کات و شوێن و چۆنیەتەکەی ئەزانێت و تەنها بە فەرمانی ئەویش دێتە دی. نە بە چەندێتیە بە ژمارە، نە بە چۆنیەتیە بە مهمی پەروەردەبوون، و نە بە چەک و توانای جەنگە. ئەو سەرکەوتنە کە دێتە دی تەنها بە فەرمانی خوای پەروەردگار دێتە دی. ئەم بەڵگەنەویستە کاتێک کە لە لای هەندێک لە هاوەران لە غەزای حونەینە کەناردرا یان هێشتا نەچەسپی بوو، بە زۆری ژمارەی خۆیان و چەک و توانای خۆیان و ڕیز و جەنگاوەرەکانیان سەرسام بوون. ئیتر ئەو شکستە بەناوبانگیان بەسەرا هات تا بەهۆش خۆیان بێنەوە کە چەندێتی و چۆنێتی کاریگەری لە هێنانی سەرکەوتنە نییە. خوای گەورە فەرمێ لقد نصركم الله في مواطن كثيرة ويوم حنين إذ أعجبتكم كثرتكم فلم تغن عنكم شيئا وضاقت عليكم الأرض بما رحبت ثم وليتم مدبرين ثم أنزل الله سكينته على رسوله وعلى المؤمنين وأنزل جنودا لم تروها وعذب الذين كفروا وذلك جزاء الكافرين. فرمي خواي گەورە لە زۆر مەیدانی جەنگدا سەری خستون، بەڵام لە ڕۆژی حونەینە کە بە ژمارەی زۆری خۆتان سەرسام بوون بۆتان سەلما کە ژمارە زۆریەکەتان هیچ دادێکی نەدان و ئەو زەویە پان و پۆڕەتان لەبەر چاو تەسک بۆ و لە مەیدان هەڵاتن. بەڵام دواتر خوای گەورە هێمنی و ئەمانی خۆی ناردە خوارەوە بۆ سەر پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم و مسلمانان و سەربازانی خۆشی نارد کە ئێوە نەتان بینین، کافرانیشی تووشی ئەشکەنجە و ئازار و زیان کرد. ئەوەشە پاداشتی کافران. خوای گەورە وەبیری هێنانەوە کە زۆر جاری تر سەری خستون کە ژمارەشیان ئەوەندە زۆر نەبووە کە ئێستا ئاوا پێی سەرسام بوون. جا کە پێی سەرسام بوون و واتان گومان برد کە شکستان بەسەرا نایەت مادام زۆرن، شکستان بەسەرا هات و کەوتنە حاڵەتێکی وا شڕەوە کە پشتان هەڵکرد و ڕاتان کرد. کە زانیتان ژمارەی زۆری چەکداران کاریگەری نییە، خوای گەورە هاوکێشەکەی بۆ ڕاستکردنەوە و سەری خستنەوە تا دڵنیابن کە هەموو شێوازێکی سەرکەوتن لەلایەن خوای گەورەوەیە و بێمۆڵەتی ئەویش نایات و نابێ وەمە النەصر إلا من عند الله. ئاەتی تریش وەکو ئەم ئاەتە هەیە کە لە حاڵەتی ئاساییانە هاوکێشەکەیانە خاتەوە یاد، نەک هەر جیهاد بەڵکو ئاسانکاری هیجرەت و هیدایەت و ڕێنیشاندان و پاراستنیشان هەروایە وەکو خوای گەورە فەرمێ يا أيها الذين آمنوا ما لكم إذا قيل لكم انفروا في سبيل الله اثاقلتم إلى الأرض أرضيتم بالحياة الدنيا من الآخرة فما متاع الحياة الدنيا في الآخرة إلا قليل إلا تنفروا يعذبكم عذابا أليما
ويستبدل قوما غيركم ولا تضروه شيئا والله على كل شيء قدير إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا. أيو كساني باورتان هناو أو بوچی کە پێتانەوترێت لە پێناوی خوادا ڕاپەڕن هەستن هیجرەت بکەن لەبەر خاتری خوای گەورە جیهاد بەرپاکەن خۆ بە زەویەوە ئەنووسێن و لەش قورس و سستە بن چما بە ژیانی دنیا ڕازین و قیامەتتان وەل کردووە آخر چێژی ژیانی دنیا لە چاو ڕەزامەندی خوای گەورە و بەهەشت و نیعمەتەکانیان چییە؟ شتێکی زۆر کەم و نوقسانە. ئەگەر لە پێناوی خوادا ڕانەپەڕن و بەرگری لە دینەکەی نەکەن بە تەئکید خوای گەورە ئازارێکی بەژانتان دێنێتە سەر. ئێوە خاتە کەنارە و کەسانێکی تر لە جاتی ئێوە بۆ دین و جیهادەکەی ئەسازێنێت و ئێوە ناشتوانن هیچ بکەن و هیچ بەرهەڵستیارێک بەرامبەر ئەو فەرمانەی خوای گەورە بکەن. هەرچی بکەن زیان لە خۆتانەدەن نەک لە خوای گەورە چونکە خوای گەورە بەسەر هەموو شتێکا بەتوانایە. خۆ ئەگەر ئێوەش پشتی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام نەگرن و سەری نەخەن خوای گەورە وەلی ناکات هەر سەری ئەخا وەکو حاڵەتەکەی ناو ئەشکەوتەکە کە یەکێک بوو لەو دوانەی لەوێدا بوون جەنابی صلی الله علیه وسلم و سەیدنا ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ کە بە هاوڕێکەیە فەرموو خەفەتمە خۆ خوای پەروەردگار وەلمانایە. ئەبینی خوای گەورە و کارزان لەسەر جیهاد و سەرخستنی دینەکە هانیانەدات و هۆشداری یعنی حەزەریانەداتێ زۆر بەتوندی کە ئەگەر لە پێناوی خوایە ڕانەپەڕن و جیهادەکە لە پێناوی خوای گەورەیە بەرپانەکەن خوای گەورەش ئێهمالیانەکە. کۆمەڵە کەسێکی تر لە جیاتی ئەوان بۆ سەرخستنی دینەکەی ئەکاتە ئەداتی قەدەری خۆی ئەیانهێنێتە پێشەوە. ئەوەشیانەوە بیرەهێنێتەوە کە لەو حاڵەتەی لەو کاتەی جەنابی عەلەیهی سەڵات وەسەلام و سەیدنا ئەبوو بەکری سیدیق خوا لێ ڕازی بێ لە ئەشکەوتەکەیە بێهێز و بێتوانا و بێبەرگری بوون نانەتوانی لە بەرگریکردن لە خۆیان و کەسیشیان بە دەورەوە نەبوو دوژمنیش هاتبووە سەر ئەشکەوتەکە بۆیان و لەبەر زاری ئەشکەوتەکەی هەوەستا بوو بەڵام خوای گەورە پاراستی و سەریشی خست هیجرەتەکەشی بۆ کردە پێشەکی فەتحی مەککە. بەم نمونەیەش هۆشیان دێنێتەوە سەر هاوکێشەکە کە ئەبێ ببێتە بەڵگە نەویستێک لەلایەن و حەقیقەتی وجودە ئەمە وما النصر إلا من عند الله. هەروەکو ئەم ئاەتانە دیسان ئاەتی فلم تقتلوهم ولكن الله قتلهم وما رميت إذ رميت ولكن الله رمى. خۆ ئێوە نەتانە کوشتن ئەوە خوای گەورە بوو کوشتنی تیرەکەش کە جەنابەت هاویشتت یان چنگە خۆڵەکەی شەوی هیجرەت لە حەقیقەتیا تۆ نەتهاویشت ئەوە خوای گەورە بوو هاویشتی. یعنی ئێوە ئەخذ بەسبابەکەتان کردووە هۆکارەکانتان گرتوۆتە بەر بەڵام حەقیقەتی کوشتنی کافران و پێکانی تیرەکە خوای گەورە ئاڕاستەی کردووە. ئەمەش هەر بۆ ئەوەیە کە تا لە ناخیانە ئەوکی هاوکێشە وەکو بەڵگەنەویستی نەگۆڕ وەکو حەقیقەتی وجود بچەسپێ کە هۆکارەکان ئەبێ بگیرێنە بەر بەڵام پشتیان پێنابەسرێت و بە ئومێدی هۆکارەکانەوە ئەنجام دەست ناخرێ بەڵکو خوای پەروەردگار بکەری ڕەهای هۆکار و ئەنجامەکانە و بە لوتفی خۆشی لە کات و شوێنی شیا و بە چۆنیەتیەکی گونجاو سەرکەوتنەکەی خۆی بە کەسانی شایستە ئەبەخشێ.